بايدن دبيجا قالكاس دي ماتماي بنج انجامن كو ديمقراط بدز ديخن و ترامب دي لحفتي بيتن داخويانية كا قالك مزن بدا كوش كاسبي برسوا روسيا دا ما كار بدستيكي وي غوتي وي دستوردان ده البجاتين امريكا دا كريو دي بكا بجدارك ماراثونا نيويورك بأصل إيراني هفسوزيا خواج خاني من إيران را نيشان دا عزیزان لە واشنگتن دیسیەوە سڵاوتان لێبێت سڵاوی ئاسۆ جەبار و هاوکارم دەخیل شەمۆتان لێبێت شاد بووینەوە بە دیدارتان لە بەرنامەیەکی دیکەی کورد کۆنێکشن هاوکات پەخشەکەمان ڕاستەوخۆ دەچێتە سەر کەناڵی NRT لەسەر جەم سەکۆ میدیاکانی دەنگی ئەمریکاشەوە دەتوانن بینەرمان بن إيرو روجا كامي جوية ليرد أمريكا هالبجاتين دمي نيفي ين كونغرسي أمريكي وشان كاربدستين ولايتان جي أمي رومالا في رودانا جرينج إيرو جدنجي أمريكا بكن بەڵێ کەنار بە کەنار کاندیدەکان و پشتیوانە ناودارەکان ڕۆژی دووشەمە لە کۆتا کاتژمێرەکانی وەرزی هەڵبژاردننی ناوەڕاستی خۆلی سەرۆکایەتی کۆنگرەسدا بانگەوازی کۆتاییان بۆ دەنگدەران دەکرد هاوکات کۆماریەکان بەپەرۆشن بۆ وەرگرتنەوەی کۆنگرێس لە دیموکراتەکان لە کاتێکدا سەرۆک جۆ بايدن پێشبینی ئەوە دەکات کە پارتەکەی ببێتە جێی سەرسامی هەوادارێکی زۆرتر دیموکراتەکان پیان وایە سەرکەوتنی کۆماریەکان دەتوانێت بەقوڵی بە شێوازێکی نەرێنی کاریگەریان هەبێت لەسەر وڵاتەکە و مافەکانی لەباربردن لە سەرانسەری وڵاتەکەدا و هەڕەشە لە داهاتووی دیموکراسی ئەمریکا بکەن ئەم کۆماریەکانیش دەڵێن خەڵک لە سیاسەتەکانی بايدن بێزارن لە کاتێکدا هەڵاوسانی ئابووری لە ئارادایە و دوشنبه سەرۆکی بەری ئەمریکا دۆناڵد ترامپ گوت ئەو دێ داخوایانیە گەلک گرنگ لە هەفتیا بێتن بدا لە دەمێک وی نیشان دیارکردنە کو دێژ بۆ گەڕێک دی یان گەڕا سێەم یا هەڵبژارتنی سەرۆکاتیە نامزەد بکە لە ڕۆژە داویە کەمپێنە هەڵبژارتنان یەن دەمێ نیڤێ دۆه لە ویلایەتە ئۆهایۆ ji بۆ پشتەوانیە نامزەدی کۆماریان ترامپ گوت ئەو دێ لە ڕۆژە سێشەمێ وی داخویانی لە مارالاگۆ لە فلۆریدا بدەک و دی داخویانیە گەلە گرنگ بە لێ ئەو ناخوازە بالیژ سەرگرنگیە هەڵبژارتنین نیڤدەم ئیرۆ لا بدە ترامپ گەلک جاران نیازەخوا ji بۆ گەڕاسیەم یا هەڵبژارتنی سەرۆکاتی نیشاندایە و گوتیە ئەو دێ لە دەمە گەلک زوو بە لێ هێشتا بفەرمی ئەو ڕاگەهاندن نەدایە ئەمڕۆ دەنگدەران دەنگەکانیان لە هەڵبژاردننی ناوەڕاستی خولی سەرۆکایەتی کۆنگرێس زۆرینەی ئەنجومەنی نوێنەران و زۆرینەی ئەنجومەنی سینات دیاری دەکەن لە کاتێکدا کاندیدەکان هەوڵ دەدەن کۆتایی هەڵبژاردنەکە پشتیوانێکی زیاتر کۆبکەنەوە کۆمەڵێک بابەتی گەرم بوونەتەوەی هاندانی خەڵک بۆ دەنگدان هەر لە هەڵاوسانی ئابووریەوە تا مافی لەباربردن و ئاستی تاوان چ پارتێک دەتوانێت ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سینات کۆنتڕۆڵ بکات لە واشنگتنەوە هاوکارمان بەڵێن ساڵحمان لەگەڵدایە بەڵێن دوایەمین زانیاریەکان چین؟ ئاسۆ هەتا ئێستاشی لەگەڵدا بێ فاکتەری ئابووری گرانی یەکێکە لە دۆسێ هەرە گرنگەکان ئەمە ئەگەر دۆسەی هەرە سەرەکی نەبێ بۆ دەنگدانی دەنگدەرانی ئەم هەڵبژاردنەی میتەرم لە ئەمریکادا ئەلبەت لەگەڵ فاکتەری ئابووریدا بمانەوە نەمانەوێ دۆسەی لەباربردننی منداڵیش بابەتێکی ئێجگار گەرم و گوڕە بە تایبەتی لە ناو خانمانی ئەمریکاییدا ئەلبەتە دابەشبوونێکی زۆر دەبینرێ لە ناو دەنگدەراندا سەبارەت هەم بە ڕۆژی ئابووری و هەم بە سەبارەت بە منداڵ لەباربردنیش زۆرێک لە ئەمریکاییەکان ینی نکوڵی ناکەنەوەی ئەم گرانی کاتۆتە ئاراوە ناکرێ هەر بە تەنها بە هەڵەی سەرۆک بايدن یاخو سیاسەتە ئابوووریەکانی سەرۆک بايدن لێک بدرێتەوە لە کاتێکا دابەشبوونیش لە ناوژناندا هەیە سەبارەت بەوەی ئایا منداڵ لەباربردن مافێکی کەسێتیە و تەنها دەبێ ژن بۆ خۆی بڕیارلەوە بدا یاخود بڕیاری لێنەدا با گوێبیستی هاوڵاتیانی ئەمریکایی بین. ئەم بابەتەی گەرانی شتێکی جیهانیە هۆکارەکەی جۆ بايدن نییە بەڵام ناکرێت لۆمەی نەکرێت لە ئەمریکا هەر شتێک ڕوو بدات
لۆمەی گەورەکان دەکرێت جا هەڵی ئەوان بێت یان نا. لەو بڕوایەدام هەموو هەڵبژاردنیە گرنگە بە تایبەتی ئەمەیان وەک هەڵبژاردننی سەرۆکایەتیە. زۆر بابەت و تەوەرهەن کەوتونەتە سەر ئەوەی چی هەڵدەبژێردرێن دەشێت ئەوەی لە داهاتوودا ڕوودەدات زۆر سەخت بێت. ئەلبەتە ئەم هەڵبژاردنەی میتێرم لەم ڕۆژێشەمەدا کە دەکرێ بابەتێکی ئەجگاری یەکلاکەرەوەیە بە تایبەتی بۆ ئایندەی سیاسی جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا و هەروەها دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دابەشبوونێکی بەرفراوان لە ناوگەلی ئەمریکادا هەیە و ئەتوانرێ بگوترێت کە جەمسەرگیریەکەی ئەم جەمسەرگیریە لەسەر بنچینەی کۆماری بوون یاخۆد دیموکرات بوونە بەڵام لە بیرمان نەچێ لە ناو کۆماریەکانیشدا هەندێک گلەی و گازەندە هەن لە سەرۆکی پێشووی ئەمریکا دەکرێت وەک چۆن لە ناو دیموکراتەکانیشدا بە هەمان شێوە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە هاوکێشەی سیاسی بە تایبەتی لە کۆنگرێسی ئەمریکادا بگۆڕێ بۆ پێی وەکوبارێکی باو هەر کەسێک یاخۆ هەر لایەنێک لە کۆشکی سپی بێ ئەوە لایەنی بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن دادەنرێ دەبێتە خاوەنی هەردوو خانەی کۆنگرێس. باشە بڵێن ئایا هێشتا دۆسی ئابووری و گرانی لە ئەمریکا بە فاکتەری یەکەم دادەنرێت لەم دەنگدانی هەڵبژاردننی متێرمدا؟ ئاسوار وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد هەتا ئێستاشی لەگەڵ دابێ یعنی کە ئەمڕۆ ڕۆژی دەنگدانە بەڵێ فاکتەری ئابووری و دۆسەی گرانیەکان ینی فاکتەری یەکەمن و بڕیاری یەکلاکەرەوەیە لە لای دەنگدەری ئەمریکایی کاتێککە دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان ئاسۆ خاڵێکیکەی گرنگ هەیە چاوەڕوان دەکرێت ڕێژەیەکی زۆری خەڵک لەم ڕۆدا بەشداری لە هەڵبژاردندا بکە بە تایبەتی ئێستا کە بنکەکانی دەنگدان لە ڕۆژهەڵاتی ئەمریکادا کراونەتەوە کاتژمێر 6 لە بەیانی بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا بنکەکانی دەنگدان کراونەتەوە و پێدەچێت تا هەشتی پاشنیوەڕۆ یاخۆ هەشتی شەو بەردەوام بێ دەنگدان. هاوکات دەنگدانی پێشوەختیش زۆر قەرەباڵغ بوو بەر لە ئەمڕۆ. باشە بڵێن چاوەڕوانی چ جۆرە گۆڕانکاریەک دەکرێت لە هاوکێشەی کۆنگرێسدا؟ ئاسۆ وەکو ئاماژەمان پێکرد ینی گۆڕانکاریەکە ئەمە بارە باوەکەیە لە ئەمریکادا ئەگەر دیموکراتەکان لە کۆشکی سپی بن کۆماریەکان کۆنگرێسیان بەدەستەوە دەبێت و بە پێچەوانەشەوە بەڵام ئەم جارەیان و بە تایبەتی ئەم هەڵبژاردنە ئەمەندە هەستیارە هەتا ئێستا ڕاوەرگرتنە گشتیەکان نەیانتوانی وەیەکلایی بکەنەوە کە ئایا دەنگدانی زۆرینە بەلای چلایەکیاندا دەکەوێت ئایا کۆماریەکان دەبن یا خۆت دیموکراتەکان سەرۆک بایدن جەخت لەوە دەکاتەوە بەشداریکردن لە دەنگداندا گرنگە و سەرکەوتنی دیموکراتەکان بۆ ئایندەی دیموکراتی لە ئەمریکادا گرنگە ئەمە لە کاتێکا کە سەرۆک ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا جەخت لەوە دەکاتەوە کە هەموو کۆماریەکان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بەرژەوەندی ئەمریکا بخەنە پێش هەموو شتێکەوە وەکو دروشمەکەی کە خۆیان هەیەە جارێکی تر ئەمریکا مەزن بکرێتەوە لە بیرمان نەچێ لە ناو زۆرێک لە کۆماریەکانیشدا دەڵێن پێویست بەوە ناکە ئەمریکا مەزن بکرێتەوە چونکە ئەمریکا خۆی هێشتا هەر مەزنە. بەڵێ زۆر سپاس بڵێن. سپاس بۆ تۆ. بالێ تەماشەوانن کورد کۆنەکشن وەکو دەبینن ئیرۆ ڕۆژێکە گرنگە دی دیرۆکە ئەمریکادا و ئەم ڕووماڵە ئەڤێ ڕوودانی دیکن لێ دیسان هەفکارێنمە لە بنگەهین دەنگدانێنەوە مە هەندێک شرۆڤەکارژی هەنا بەحسێ هەڵبژاتنان بکەن لێ پشتیوێ ناوبڕی. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
نها 10 دقيقەیان پشتی دەمژمێر هەفتی سپێدەیە لێرە لە واشتن بنگەهێندەکدانی لە چەند ویلایەتێن ڕۆژهەڵاتە ئەمریکا پێشوازگی لە دەنگدەران دیکن و ئەو دیک بڕیاری بدن کا کۆماری دی کۆنترۆلا کۆنگرسا ئەمریکی بکن یانژی دێدە دەستی دموکراتاندا بمینە ئەفکار نەجی باڵایی لێ بنگەهێکی دەڤەرە لۆرتن یێ ویلایەتە ڤرجینیایە و نها ڕاستەخۆ بەمەڕای نەجیب دەم باش یان سپێدە باش چ لە بەنگەهی هەیە؟ دەم باش دەخیل الفي بنجهي اف بنجهي هرما لورتنيا بو دبا ديستريكتا يازان بو نوينري ي انجمنا نوينري كونغرسي الفيدري دخل نها صار سري الصبيه الفي سنتريس على الششي الصبي درجه دنگداني فكر وصندوق دنگداني آمادگی بوج بو دنگداني ساعه 6 دست فكر هدي كالفاتن و صار يشبركو بارك مازن جيل فيدري هي هركز دي باوتومبيل اخو دنجي خودده ودر دكبه ما حول دال جور طلبالغ هيا ما حول داكو ام انتو هنا جوا بشينين لي قوتي رينا دنجبركو نابي دويت هون يعني وكبين حزوان كسا وربجن ينكو دنجي ددن داخل فيرجينيا یازده نوێنەر وێ بهێنە هەلبژارتن ئیرۆ بۆ نوێنەراتیە کۆنگرێستێ وان یازدە هەرێماندا و نوێنەر وێ بهێنە هەلبژارتن وەکە بێژن دووبەری ئانک و پێشبرکێت ناوبەرە وان هەردوو پارتیان کوماری و دموکراتاندا بهێزە بتەنێ لە دوو هەرێمان لە هەرێما حەفت و هەرێما دە gelek nizîkî hevin ji ber wê yekê herêmên weke vê ew dibêjin mesela herêma demokrataya ew ê sedaset derkevin û herêmên weke Virginia bijî yên weke bêjin yek komariyan e. Başa kakbalên jî behsê mesela wan tiştan kir ku xema Emerîkiyan e dengderên Emerîkiya li vê hilbijartinê lê li wê deverê bi taybet behsê çi tê kirin çi ji wan regelkî giring e? دخل وقت زانيكو بقشتي خمي خلكي هنا ين عبوري هروسا ين وكبين بروسياج بربرنا زاروكان وهروسا جي مثلا كوجبريه اف بشي وكا قشتي للبوهريمين وكا فيرجينيا بتايبت في هريمين كونها الدستريك انكو هريما حفت ونه ده قلق او وكبيجن بيش بركي كمازن هيا او لسر فدرا وكبيجن خماوان قطابخانه دبستانن هر وصا مثلا جبربرنيه ودي سانجي مثلا قرتنا حكومتي انها هر دو بربجيرن ين ديمقراط فدركي جارانتيل سرويه كي كان كودفي دنگي بدنا ديمقراطاش بركو اگر ديمقراط درنا كيفن و حكومت بيجرتن و بمهاجي دباكو حكومت بيجرتن اجاكو كوماري كنترول هردو جوابا نجيب بالاي جبن جهلورتني دفرا فيرجينيا مره بقول لك سباس راپرسیەکان دەری دەخەن دەنگدەران تا ڕادەیەک بە یەکسانی دابەش بوون لە کاتێکدا کاندیدەکان لە کۆتا ڕۆژەکانی هەڵبژاردندا بانگەشەکانیان زیاتر کردووە کێ ئەم هەڵبژاردنە دەباتەوە دیموکراتەکان یان کۆماریەکان هاوکارمان یەحیا بەرزنجی لە یەکێک لە بنکەکانی دەنگدەران لە شاری هاریسنبۆر کە ڕاستەخۆ لەگەڵماندایە یەحیا بنکەکانی دەنگدان چەند گەرم و گوڕە بەڕاستی ساردا لەگەڵەوەی کە ساردە بەڵام هێشتا خەڵکیش دێن بۆ دەنگدان لێرە پارچێکەیە کا بڵین ئۆتۆمبیلەکانیان ڕاگرن و ئەچم بۆ دەنگدان لەم ناوچەی من کە ڕۆکینهام کاونتیە جگەل لە مەسەلەی بڵین هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرێس لەم هەڵبژاردنە ئەنجومەنی پارێزگاکەش هەڵەبژێرێکە 5 ئەندامی ئەنجومەنە بەڵام 3 کەسیان هەڵبژاردننی بۆ دەکرێت ئەمانەی کە لە پشتەوە وەساون لەو کەسانن کە خۆیان پاڵاوتووە بۆ ئەندامی ئەنجومەنی ئەم پارێزگایە کە لە دواییشا پارێزگاری شارەکەش دەنگدانی تاکێ لە نێو سیندیکات هەڵەبژێرێت باشە یەکێک بەڵێ باشە یەحیا هەرچەند ساردە زۆر ساردەم بەیانە بەڵام خەڵک چەند بە پەرۆشە بۆ دەنگدان لە ڤێرجینیا
بەڕاستی من شتێک زۆر بەلامەوە سەرنجڕاکێشە کە خەڵک دێبوو ئێرە بە شێوەیەکی زۆر جوان پۆش خۆی یعنی وەکو بڵین ڕۆژێکی زۆر خۆش بەڕێیەکە کە ئەچێت دەنگی خۆیدات ئەمە یعنی گەیشتۆتە ڕادەیە شێوەی کە بڵین هوشیاری خەڵک لە ئەمریکایە کە دەنگدان بەلایەنەوە چەند گرنگە کە بەڕاستی دەنگدانیش لە چەند ساڵی ڕابردووە ئەو پەرۆشەی پێوە دیارە بە تایبەتی لە دوای بەربژێری دۆناڵد ترامپ و سەرکەوتنی و دو ئەوە پێزانینی توێژی گەنج کە دەنگی چەند گرنگە بۆ گۆڕانکاریەکان کە دوجار بڵین پرۆسی هەڵبژاردن لە ئەمریکا بڵین سەرۆک بایدنی پێداهات کە بڵین لە هەڵبژاردنەکانە سەرکەوتین بەدەستێت ئێستاش بڵین ململانەکەی نێوان دیموکرات و کۆماریەکان لەسەر بڵین زۆرینەی نێو کۆنگرێسە یاخود ئەنجومەنی سیناتە یەکێک لەو شتانەی کە من زۆر بەلامەوە گرنگە بڵین لەم شارە بچووکانە زیاتر مەسەلەی پەروەردە مەسەلەی تەندروستی ئەمانە هەمووی ئەو خاڵانن کە بەردەوام بڵین دەنگدەر پەرۆشە خاڵێکی کە زۆر دەنگی داوەتەوە لە نێو ئەمریکا مەسەلەی هەڵاوسانی ئابووریە کە بڵین قسە و باسی زۆر لەسەرەکرێت کە یای خەڵک وایە کە ئەگەر بێت و گۆڕانکاری ڕووبدا لە نێو کۆنگرێسیاری نۆ سیناتە بۆ ڕەوشی ئابووری بەرەو باشتر بچێت. بەڵێ یەحیا زۆر سپاس بۆ بەشداریت. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پشتی کۆکارسازی نزیکی کرملن یەڤگینی پریگۆژین پس پێناسین کری و رووسیا دەستێوەردان دە هەڵبژاردنین ئەمریکا دەکریە و دێ بەردەوام بکەژی بەڕێڤەبەریا سەرۆک جۆ بایدن بەرسەڤەکە توندایە داخوێنیا کە بەشی ڕاگەهاندنا کەمپانیا یەڤگینیک و بە شێفێ پۆتین تێناسکردن لە ئێڤاریە هەڵبژاردنین دەمێنیڤیên ئەمریکا یەکەم پێناسینا رووسیا بوو و ئەوێ دەستێوەردان دە هەڵبژاردنین ئەمریکا داکریە پشتی چەند ساڵین ڕەتکردنیا وەی خەتابارکردنە ئەمریکا. نت پرایس بەردەفکی وەزارەتە دەرڤە یا ئەمریکی گوت بڕێڤەبەریا بایدن قەت ماتمایی نەبوو بە مکرهاتنا یەڤگینی پرۆگۆژین. پرایس دیسان گوت جی ساڵە 2018 وەرە ئەمریکا جزا دانینە سەروی کەسی ji ber destêwerdanê di proseyê helbijartina û saziyên Emerîkî de. Weke em dizanin ku îro rojeka bi nava di dîroka Emerîka de roja helbijartinên nîvdema Emerîkî dê 435 endamên civata nûnerên Kongresa Emerîkî û 35 ji jimara 100 endamên civata sînatoran û sadan ka bi destên diyên wîlayetan bigire ji fermandar انجمن قانوندانران و وزیرین درve yên wîlayatan helbijêrin ku dê xwedî biryarên giring bin li ser paşa roja Emerîka. Heta niha berî dengdanê 42 milyon Emerîkiyan dengdana pêşwext dengê xwe daye û tê çavarêkirin îro nêzîkî 130 milyonên dî jî dengî bidin. Ji bo miştûmerê û danûstandin û şirovekirina van vê rojê û van helbijartinan Dr. Salaheddin Ahmed profesor li zankoya yan li Union College li New Yorkê bi meraya her wesa çalakvan yê Kurd kameran Kurdî ji Nashville Tennessee bi meraya. Dem baş ez zanim eger بله هر دو می‌وانیم ما آمدنم زانم که کامران لایتو بیانی ساعت 6 بیانیه یعنی 6 و 20 دقیقه لای دکتر صلاح الدینش 7 و 20 دقیقه لنیویورک دمی لایتو دست بکم که کامران و یک امهل بجادنانه چند روزی رابطه داد دبیسین و دمان بیست خطابی دموکرات کان اوه که دموکراسی امریکا لخطر دایا و بایدنش زور تأکید لسر ام خالی کردوه تا چندیک دموکراسیت لأمریکا لخطر دایا اگر هاتو کماریه کان سرکوتن یان وکو زورینه لکنگرسا و دست بینن.
کاکەمەران. زۆر سپاس. بەڕای من ئەوەی کە دیموکراتەکان ئەیڵێن ڕاکردنە لەو حقیقەتەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووی ئیداری بایدندا شکستێکی گەورەی تۆمار کردووە هەر لە بواری ئابووری کە هەڵاوسان لە ماوەی 40 ساڵی ڕابردوو تا زۆرترین ڕێژەی هەڵاوسان لە ئەمریکا هەیە و بابەتی ئاسەلامەتی و ئاسایشی سنوورەکان و ئێمە بینین لە سیاسەتی دەرەوە هەر باسی مەکە هەر لە کشانەوەی ئەفغانستان و بابەتی یۆکرانیادا بەڕاستی بابەتی دیموکراسی من وای نبینم کە لە کێشە و لە ئەزمەدا بێ لە بەرۆی خودی دیموکراسی بریتیە لە کێشمە بریتیە لە ململانەیە بریتیە لە ململانەی تند ئەگەر سەیری مێژووی ئەمریکاش بکەی ئەم ململانەیە هەمیشە ڕنگدانەوەی هەبووە لە نێوان دوو ڕکابەردا لە نێوان دوو هێزدا لە نێوان دوو حزبدا کە کۆماریەکان و دیموکراتەکانن ئەوەی کە بینیومانە لە ڕابردووە من وای خوێنمەوە بەڕاستی دیموکراتەکان شتێکی باشتریان پێ نییە کە قەناعەتکەن بە بەرامبەرەکانیان بێت کامەران بەڵێ خاڵی جناب گەشت بەڵام یەک شتیان پێ ئەویش دەڵێن کە زۆری کۆماریەکان کە ئێستا لە هەڵبژاردنەکانە لەسەر ئاستی سنەت و ئەنجومەنی نوێنەران و حتا لەسەر ئاستی ویلایەتەکان زیاتر لە 200 کەس لەوانە کە لە پێشبەرکێدان پێناسین یان ئەتراف بە ئەنجامەکانی هەڵبژاردن ناکەن پێشوەخت ینی لە خۆیان لە هەڵبژاردندان و ئێستا دەڵێن کە ڕەنگە ئەگەر دەرنەچوون ئەنجامەکان قبول نەکەن بۆیە دەڵێن دیموکراسی لە خەتەردایە ئەگەر بە کورتی شتێکم پێ بڵێ لەسەرەوە بۆ ئەوی ڕێی دکتۆر سەلاحەدین بزانم. تا ئێستاشدانی بە شکستی 2016دا نەهێناوە هەر ئەنجامەکە شکستی هێنابوو و هەروەها دیموکراتەکان خۆیان پرۆپاگەندیانەوە کرد دەستی ڕەسی رووسیای تایە ڕەشەگەیتمان بینی کە بۆ نمونە 400 ملیۆن دۆلاری تاکسپێر سەرف کراوە هەروە دوو جار ترامپ هەوڵدا ئیمپیچ بکرێت. ئێمە هەموم سیناریویانەمان بینیەوە هیچیشی سەری نەگرتوەوە زۆر لای من ئاساییە کە دیموکراتەکان ئەو بانگەشە بکەن بەڵام پاڵسی و سیاسەتەکانیان بەڕاستی شکستێکی زۆر گەورەیان هێناوە ئەمڕۆ ئەبینین کە ئەمریکایەکان هاوڵاتیانی ئەمریکا زۆر بە بەرزی بە بڵندی هاوارەکەن وەکو ڕفراندۆمێک بۆ جۆ بایدن و دیموکراتەکانیش ئەبینین کۆماریەکان چۆن بەهێز و شارێکی بەهێزەوە یانەوە کۆنگرێسیش بە تەوەقعی من کۆنتترۆڵەکەن. بەڵێ کاکە منان خۆ ئەو ڕۆبینیمان کە یەڤگینی پریگۆژین کە یەکێک لە کەسەکانی نزیکەکانی پوتینە ئەتراف ئەکا کە ئێمە دەستی وەردان لە هەڵبژاردنەکانی ئەمریکادامان کردووە ئەو جا بە بچمە لای دکتۆر سەلاحەدین دکتۆر بەیانی باش تۆ چی دەڵی لەسەر ئەوەی کە هەرچەندە پێشەند ڕۆژێک کە هەردیسان هەمان باسمان کرد لەسەر ئەوەی کە دیموکراسی ئەمریکا لە خەتەردایە ئەگەر کۆماریەکان زۆرینە لە کۆنگرسا بەدەست بینن؟ بەڵێ ئەگەر کۆماریەکان زۆرینە بەدەست بێنن کە بەشێک لەو کۆماریانە ڕاستی لەوانن کە بە شێوەیەکی بێمەرج پشتیوانی لە دۆناڵد ترامپ و ئەو بزوتنەوە ڕاستڕەوە چونڕەوە ئەکەن کە پشتگیری لە دۆناڵد ترامپ بکات لەو ڕووەوە بە تایبەتی بۆ 2 ساڵی کە بۆ 2024 مەترسێکی گەورە لەسەر هەموو دامەزراوەی دەنگدان و شەرعیەتی دەنگدان هەیە. ئەم قەزیە دیارە مێژووەکەی لەوە دوور و درێژترە ئەگەڕێتەوە لە سەرەتای بۆ نمونە هەشتاکانەوە جۆرێک لە بزوتنەوەیکی ڕاستڕە و بۆ یەکەم جا بەو شێوەیە یانی دیارە زۆر لەو کۆنتریش بەڵام بەو شێوەیە کە بەو دەرەجەیە فراوان بێ و لە ڕێگای تەلەڤیزیۆن و میدیاکانەوە منبەرێکی ئاوها فراوانی لەبەردەسا بێ لەو کاتۆ دەست پێکا با بڵێن لە زمانی ڕێگرنەوە بە تایبەتی دوایی کە ئەگاتر لە حزەی دۆناڵد ترامپ ئێستا هەندێک لەو شتانەی کە جۆ بایدنێ لێ و دموکراتەکانێ لەن دروستەوەی کە مەترسێکی گەورە لەسەر میکانیزمی دەنگدانێ لەسەر شەرعیەتی دەنگدان بەو ماناژ لەسەر پرۆسی دیموکراتیک بۆ خۆی لە ئەمریکا. دکتۆر سەلاحەدین بە کورتی چی لە بابەتەکان کە خەمی دەنگدەران کە ئێمە لە هاوکارانمان دەبیسین لە پەیامەکان دەبیسین لە ڕاپۆرتەکانە دەبیسین ئابووری لە باربردنی مناڵ دموکراسی لە خەتەردایە چی لەم بابەتانە زیاتر وەکو بڵی بڕیاردەر دەبن لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردنەکانی ئەمڕۆ؟ بەڵێ دیارە لەو بارەیەوە هەر قسێک بکرێ زیاتر تۆقع پێشبینیە بەڵام ئەو پێشبینیانەی کە کراوە ئەشێت بەڕای من ئەشێت شتێکیان
فرامۆش کردوێ ئەوە شێوەیە کە زیاتر با بڵێن دەنگی ڕاستڕەوەکان بەرزترە لەبەرەوە بێگومان مەسلەی ئابووری مەسلەیەکی گرنگە مەسلەیەکی مرکزیە لەم دەنگدانەیە بەڵام مەسلەی لەباربردن مەسلەی ئەبۆشنیش قەزیەکی زۆر گرنگە و ئەوە لە قازانجی دموکراتەکانایە بەڵام ئەومان بیر نەچێ کە زۆربەی ئەوانەی کە مەسلەی لەباربردنیان لا گرنگە کە ئەو مافە بمێنێتەوە وەکو مافێکی دەستوری جێگا بگرێت لە سەرکەوتنی دیموکراتەکانە ئەوانەی کە ئەو مەسلەیان زۆر لا گرنگە ئەوەندە دەنگیان بەرز نییە لەو باوەڕە من لەوەیە تۆزێک ینی فەرقێکی نەوانما گەورە ببینین لەوەی کە دیموکراتەکان دەنگی زیاتر بێنن لەوەی کە پێشبینیەکرێ بەڵێ کا کامەران پێش چەند ڕۆژێک لەگەڵ دکتۆر سەلاحەدین باسی ئەوم کرد ئەگەر هاتوو هەندێک لە کۆماریەکان ئەوانەی لە پێشبڕکێدان وەکو بڵێ ڕازی نەبوون بە ئەنجامەکان ئەگەر دەرنەچوون هەڵبەتە زۆربەی چەندێک لەوانە بینیمان بکە دەڵێن نیان گوتووە کە ئەنجامەکان قبول دەکەن ئەگەر ئەوانە سەر نەکەوتن ئەگەر شتێکی وابوو بەڕای تۆ چی دەبێت؟ پەنابەریتە بەرەو میکانیزمانەی کە هەیە خۆیان زۆربەی دیموکرات و ڕیپەبلیکەکان یاسادانەرەکان وی کە بڵین مەحامیەکانیان هەیە لە بنکەکانی دەنگدان و چاودێریکەرانیان هەیە ئەگەر بزانن خروقاتێک هەیە یا ئەنجامەکان بەو شێوەیە نەبووە بەڕاستی من نەیشارمەوە یعنی پرسیاری گرنگ یا گومانی گەورە هەیە لەسەر ئەو ئامێرانە بە تایبەتی ئەوەی دومینیان ئامێرەکانی دومینیان کە لە شیکاگۆ لە هەنێ ویلایەت بەکارهێنراوە بە ڕێژەیەکی زۆر پرسیار لەوە کراوە ئەمڕۆ بینین ئێمە لە هەموو دنیادا تەکنۆلۆژیا کاریگەری زۆر گرنگجی هەیە لە گۆڕان و دەستکاریکردندا حتا لە سانسۆرکردنە لە ئەنجامیەوەی کە ئەگەر باسی میدیا گەورەکان بکەین بەڵام ئەگەر شتێکی وا ڕووبات بە باوەڕی من باشترین شت هەرەوەیە بە پەنابەریتە بەر دادگاکان و سکاڵەکان و ئەو سکاڵانەی کە لەوەیە ئەو خروقاتانەی هەیە بۆ پیاداچوونەوە بکرێتەوە دەنگەکان بکرێتەوە کۆمارەکان پێیان خۆشە شتێکی وا ببێ ئەگەر بابەتەکە ببرێ لە پێش دادگا بە تایبەتیش دادگای باڵای ئەمریکا زۆرینەی کۆنسەرڤێتیڤن حەزم دەکرد دکتۆر سەلاحەدین باسی ئەو شوێنانە بکەین کە زۆر نزیکن لە یەکترا بە تایبەت پێنسیلڤێنیا و جۆرجیا ئەوانە ببورین داوای لە بودنەکەم کە ڕەنگە ئەوڕۆ یان سبەینێش یان چەند ڕۆژی داهاتوو ئەنجامەکان دیار نەبن لەو حاڵەتە وەکو بڵێ بێسەروبەریەک لە ئەمریکا دروست ناکە ئەم بابەتە ئەچێت بێسەروبەریەکە بە تایبەتی بەهۆی ئەوەی ئەو مەترسیەی کە ئێستا هەیە لەسەر قەزیەی دەنگدان کۆماریە تونڕەوەکان ڕاستڕەوە تونڕەوەکانی ناو کۆماریەکان کارێکیان کرد کە زۆربەی ئەمریکیەکان متمانە لە دەست بدەن بە پرۆسەی دەنگدان کە لە ڕاستیە کێشەی هەچتێک بێ کێشەی ئەوەی نییە ئەو پرۆسەی ئەو میکانیزمەی کە جێی گرتو کێشەی ئەوەی نییە کە فێڵی گەورە بکرێت بە پێچەوانە ئەوەندە بەربەست دروست کراوە لەسەر مەسلەی دەنگدان کە بۆ خەڵکانی پەراوێزخراو بۆ خەڵکانی هەژار بۆ خەڵکانی بۆ نمونە بە تایبەتی ئەوانەی کە بە ئەسڵ ئەفریقین یاوان بێوترێ ئەمانە بۆ ئەمانە دەنگدان زەحمەتتر بووە ئێستا لە لەحزەیەکین کە یانی لەحزەیەکی وای تاریخی کە خەڵکی بە شێوەیەکی گشتی متمانەی کەمترە بە پرۆسەکە ئەمە کێشە دروستەکە لە چەند ڕووەوە ینی لەوە دەرچێ کە چەند جار ئەو مەسەلانە جەختی لەسەر بکرێتەوە یا دووبارە بسەلمێنرێن کە فێڵ نەکراوە ئەم مەترسیە هەر هەیە ئێستا بۆ نمونە بەوە چێژمارەیەکی زۆر بە پێی هەندێ بۆ چوون بە پێی هەندێ لەگدانەوە نزیکەی سێ بەشی ینی کۆماریەکان هێشتا پێیان وایە کە لە ڕاستیە یان چواری کۆماریەکان پێیان وایە هێشتا ترامپ بردوویەوە بەڵام فێڵی لەکرا ئەم مەسەلەی زەرری گەورەیە بێ لە ساڵانی داهاتوە بەم ساڵ بەس بە تایبەتیانی
دكتور صلاح الدين دكتور صلاح الدين حەزەکەم وەکوڵی پرسیاری کوتایم لە کاکامەران بکەم چونکە لە قسەکانی دا و خۆمە کاکامەرانش دەزانین تا ڕادەیەک پشتیوانی کۆماریەکانە بەڵام کاکەمەران هیوات هەیە کە کۆماریەکان بزانین سبەینیان ئەم شەو بزانین کە کۆنتترۆلی یانش زۆرینە لە کۆنگرسا بەدەزین و ئەگەر نا بەڕای تۆ چی دەبێت؟ ئەو پۆڵانە و ڕاپرسیانەشی کە کراوە بۆ نمونە ئاخر پۆڵ کە خوێنمەوە لە 27 مانگیدا لەلایەن USA Today ماگەزین و سەفۆلکس یونیڤرسیتی کرابوو زانکۆی پیشانیا کە مانگی حەوت دموکراتەکان و کۆماریەکان نزیک بوون ئەوەی کە پێڵێن نێکەوەی مل بە ملەوە بوون بەڵام لە دوای ئەوەوە بەڕاستی کۆماریەکان بەپێی زۆربەی ڕاپرسیەکان پێشبینیەوە کرێت چونکە ناڕازایەکی زۆر هەیە هاوڕێن ئێمە بێوەمان لەبیر بێت ئێمە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا و گرانیە نەبووە هەموو نرخی شتومەک بۆ نمونە حتا ئەوەی کە پێڵین کرێخان و مۆرگج لە 108 نزیک بۆ تۆ نرخی سوتەمەنی هەمومان ئەزانین یعنی ئەوەی کە ئازاری خەڵکی ئەیان گیرفانەکانیانە یعنی بەپێی ڕاپرسیەکان لە 150 هاوڵاتیانی ئەمریکا خواردنیان کەم کردوەوە لە 145 پشووەک ڤاکەیشنەکان بڵین سەفەرکردنیان کردووە لە 66 ئەمریکیەکان باوەڕیان بەوەیە ئابووری ئەمریکا لە پاشەکشەیە ئەوەی کە خۆیان پێڵێن ریسیشن یعنی خەڵکێکی زۆر باوە هەتا بایدن کەمترین ڕێژەی قۆبوڵکردنی هەیە لە 39 لە 135 بەرەو خوارەوەیە ئێمە بەپێی مێژوش ئەگەر سەیری بکەین دایماوە حیزبەی کە دەسەڵاتی هەبووە یا لە کۆشکی سیبی بووە لە میدتێرم لە ناهەڵبژاردننی ناوەندا کورسیەکانیان لە دەستداوە ینی ئێمە بینین لە مێژوشە ئەم شتەوا بۆ بەو شێوە بەڵام من تەوەقعمەوەیە بڵێ بەپێ و ناڕازیانی کە ئەیبینین و خەڵک ناڕازایەکی زۆریەوەی لە بیریشمان نەچێت 2 ساڵی کۆڤید و ئەو هەموو ڕێگریە و مانەوەی خەڵک و پاشان کێشەکانی ئەوەی کە پێڵێن سیتی کریتیکل تیۆری و بابەتی خوێندن و بەشداری نەکردنی دایکان زۆر بابەتی زۆر گرنگتر هەیە کە بەڕاستی لای ئەمریکان جێگی گەرانیە کە دیموکراتەکان دەڵێن کاری باشیان کردووە لەو 2-3 ساڵەدا ڕاستە لەگەڵ توام لە بەسەرەی ئابوووریە هەندێک ڕاستیەکان باست کرد بەڵام دیسانەوە بادن دەڵێ کە سورپرایزە بن ئەمریکیەکان لە ئەنجامەکانی هەڵبژاردنەکانی ئەمڕۆ زۆر سوپاس کە کامەران کوردی لە ناشڤیل تێنیسی چالاکوان لەگەڵمان بووە ڕۆسا دکتۆر سەلاح الدین ئەحمەد لە یونیەن کۆڵج لە شاری نیویۆرک ئەم بەیانی زووە لەگەڵمان بووین زۆر سوپاس. هەڵبژاردننی نیوەی خولی سەرۆکایەتی کۆنگرێس ڕۆژی سێشەممە لە ئەمریکا چارەنووسی کۆنگرێس و سینات یەکلایی دەکاتەوە. ئایا دیموکراتەکان دەیبنەوە و دەبن بە زۆرینە وەک خۆیان دەمێننەوە یان کۆمارەکان دەست بەسەر دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سینادا دەگرن لە کاتێکدا هەندێک لە کاندیدا دیموکراتەکان لە ئێستاوە ناڕازین لەسەر یەک پارچەی هەڵبژاردنەکان گروپە بێلانەکان چاودێری وردی پرۆسەکە دەکەن فەرمون لەگەڵ ئەم ڕاپۆرتە لەوبارەیەوە. ئەمڕۆ سێشەممە هەڵبژاردنە گشتیەکان کۆتایی بە هەڵبژاردننی پێشوەختەی نیوەی خولی سەرۆکاتی ئەمریکا بۆ ساڵی 2022 دەهێنێت کە بە هەڵبژاردننی مێتێرم ناسراوە. لە ئێستادا دیموکراتەکان کا بە ژمارەیەکی کەم زۆرینەن لە ئەنجومەنی نوێنەران ڕەنگە مێژوو ئاماژەی تر بکات. پاتەکەی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەیان کورسی لە ئەنجومەنی نوێنەران و ژمارەیەک لە ئەنجومەنی پیران لەدەست بدەن. ڕەنگە ئەوەش بەس بێت بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەنجومەنی نوێنەران بچێتە دەست کۆمارەکان. دیموکراتەکان دەڵێن بڕیارەکەی دادگای باڵای سەرەتای ئەم ساڵ هەڵوەشانەوەی مافی ژنان بۆ لەباربردن باجەکەی لەناو سندوقەکانی دەنگدان دەبینن سەرڕای ئەوەی ئەو هەڵ ئاوسانە ئابووریەی کە زیانی بە خەڵکی ئاسایی ئەمریکا گەیاندووە. سەرڕای ئەوەی دۆخی ئابووریمان دژوارە خەڵک بیر لەوەش دەکەنەوە و دەژڵێن ساتێ بوەستە ئەوە ئەو حیزبەیە کە یەکگرتووی دەپارێزێت ئەوە ئەو حیزبەیە کە هەوڵ دەدات تێچووی تەندروستی و خەرجی دا و دەرمان کەم بکاتەوە لە کۆتایشدا ئەو حیزبە بەرگری لە ئازادیە بنچینیەکان دەکات و وەک ئازادی کۆنتترۆلکردنی جەستە پێم وایە ئەم هەڵبژاردنە کەپڕە لە کێشمەکێش لە نێوان هەردوولاکەدا بەڵام هێشتا ڕێگە لە بەردەماندایە بۆ پاراستنی دەستگرتن بەسەر ئەنجومەنی سیناتدا. هەندێک لە پاڵێورا و کۆماریەکان پاکوبێگەدی هەڵبژاردنەکەیان کردوتە بەشێک لە بانگەشە وڵاتەکانیان پشتیان بە بانگەشە ساختەکانی سەرۆکی پێشوو دانالد ترامپ بەستووە کە دەیگوت هەڵبژاردننی 2020یان لێ دزین. لەبەر ئەوە سنتەرێکی هاوشەوی کارتەر سنتەر لە ئەتلانتا لەلایەن سەرۆکی پێشوو جێمی کارتەر و هاوسەرەکەی ڕۆزالین دروست کراوە بۆ مەشق پێکردنی چاودێری سەربەخۆ بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان لە ناوچەی فۆڵتن لە جۆرجیا کە یەکێکە لەو ناوچانەی کێبڕکەی هەڵبژاردن بۆ کاندیلی ئەنجومەنی پیران لە ئەوجی بەهێزیدایە. دیموکراتەکان بە قەشەر ڕافایل
کێبرچەی کاندیدی کۆماریەکان دەکەن کە یاریزانێکی پێشووی فوتباڵی ئەمریکایە هێرشێل واکەر لە هەڵبژاردنێک کە نزیکەوە چاودێری ئەکرێت. ئەمریکیەکانی هێدی کەمتر باوەڕ بە هەڵبژاردنەکان دەکەن، جەماوەر کەمتر متمانیان هەیە و بۆیە ئێمە چاودێریکردنی بێلایەن وەک هەنگاوێک لە نێوان زۆرێک لەلایەنە جیاوازەکاندا سیر دەکەین، بەڵام دەتوانین ئەوە وەک چاودێرانی هەڵبژاردن بیکەین بۆ ئەوەی هەوڵ بدەین تێگەیشتن و متمانی زیاتر بە پرۆسەی هەڵبژاردن بکەن. لە شوێنێکی تری وەکو ویلایەتی پەنسیلڤانیا دیموکراتەکان بە پێی ڕاپرسە بەلایەکان کورسی ئەنجومەنی پیرانیان وەکو هەڵم لەدەستدا کە کێبرچەکە لە نێوان پارێزگار جۆن فێترمان و دکتۆر محەممەد عوز پاڵوێراوی کۆماریەکان کە لایەن ترامپەوە پشتگیری لێکرا. سەرۆک بایدن لە سانجیاگۆ بە ڕۆژنامەنووسان ڕاگەیاندووە گەشتبینە سەبارەت بە چانسی دیموکراتەکان لەم هەڵبژاردنە، بەڵام کۆماریەکان دەڵێن ڕێگایەکی ڕوون بۆ سەرکەوتن دەبینن. ئەمە دەبێتە بانگەوازێکی ئاگادارکردنەوە بۆ سەرۆک جۆ بایدن. هیوادارم وەڵامی بداتەوە، چونکە ئەوەی لە 2 ساڵی ڕابردوو لە ئەمریکا ڕوویانداوە بەڕاستی کێشەی زۆری دروست کردووە. هیوادارم سەرۆک بایدن بزانێت کە لە ڕۆژی سێشەممەدا ئەمریکایەکان چی پێ دەڵێن. پێوەستیمان بە کارنامەی جیاواز هەیە لەو بەڕوایەدام کە کۆماریەکان ئەنجومەنی پیران و نوێنەران بەدەستێنن بە هیوام ئەو بەڵینانەی داویانە جێبەجێکەن و سەرۆکیش گوێیان لێبگرێت. ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردوێتەوە تا ڕۆژی پێشەمە زیاتر لە 32 میلیۆن دەنگدەر دەنگیان داوە. هەندێکیان تا دوای شەوی هەڵبژاردنەکان ناتوانێت هەژمار بکرێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ئاراش عەرەبسادی ڤیۆی نیوز. بەشدارەکە ماراتۆنا باژاری نیویۆرکی بە ئەسڵ ئیرانیە لە دەمێک و ماراتۆنا لڤان ڕۆژان تێکردن تەڤگەرە ژن ژیان ئازادیە ژنên ئیرانی di bala vê xanima îranî de دەیە. ئەو ژمەڕە بەحسێ دەستپێکە خۆیان vê یاریە دیکە و هەروەسا هیڤیên wê ji jinên ئیرانی ڕە. 50,000 کەس کە نوێنەرایەتی زیاتر لە 125 وڵات دەکەن هەمویان لە ماراتۆنەکەی نیویۆرکدا بەشدار بوون لە ڕێڕەوێکی بە درێژایی 26.2 میل ڕایان کرد. هەر یەکێکیشیان چیرۆکی خۆیان هەیە، وەک مەریەمی تەمەن 44 ساڵ کە پارێزەری کۆمپانیایەکە و خەڵقی سان فرانسیسکۆیە. لێمان پرسی تۆ بۆچی وەک دەرمان مامەڵە لەگەڵ ڕاکردن دەکەیت؟ کاتێک لە ساڵی دووهەمی کارکردنم بووم لە کۆمپانیایەکی یاسایی و بە درێژایی کاتژمێر کارم دەکرد و بەڕاستی خواردنی خراپم دەخوارد و ئازاری کەلەکەشم هەبوو. چوومە لای 1-2 پزیشک وتیان پێویستت بە نەشتەرگەریە. منیش گوتم بە هیچ شێوەیەک نا و پاشان دەستم بە ڕاکردن کرد. مەریەم لە منداڵیدا لە ئێران گەورە بووە، ڕاکردن شتێک بووە کە تەنها خەونی پێوە دەبینی. هەمیشە وا بووە نەخێر تۆ ئەوە ناکەیت، چونکە ئەو وشەیە بەکار دەهێنن، گوایە هەر کچێک کە ئەوە بکانە شیرین دەبێت. بۆیە قۆناغی گواستنەوەکە بۆ من خەیاڵی بووە لە ئەو کچەوە تا ئەم ژنە تەمەن 44 ساڵە کە هەموو ڕۆژەی ڕادەکا. ئەرکەکەشی بۆ هۆشیارکردەوەی دۆخینا لەباری ژنانی ئێرانیە کە دەرفەتی بەهرەمەندبوونیان لە ئازادیە سەرەتایەکاندا نییە. ئەمە پرسێکی مافی مرۆڤە، دەبێ خەمێکی گشتی بێت لەسەر هۆشی مرۆڤایەتیمان، چونکە تا ئەمڕۆ 253 کەس گیانیان لەدەستداوە کە زۆربەیان ژن و منداڵن. ئەمڕۆ مریەم 11هەمین ماراسۆنی تەواو کرد. بە بزاندنی ئەو هێڵە کۆتاییە بە شانازیەوە ئاڵایەک لەبەر دەکات کە دیزاینی کردووە، پەیامێک بۆ زێدی خۆی لە ئێران هەڵگرتووە و فۆرمی ناڕەزایەتی خۆیەتی. لێمان لپرسی ئەی ئایا ئەمە چی هیوایەکت پێدەبەخشێت؟ هەموو ڕۆژێک ئەگەر بە باشترین نیازی خۆتەوە بچیتە دەرەوە و باشترین هەوڵەکانت بخەیتە گڕەوە شتەکان دەگۆڕدرێن. بۆ راپۆرتی لینسی دەیڤز، شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن. بەپێی ئەو زانیاریانەی دەستۆڕی مافەکانی مرۆڤی ئێران کەوتون تا ئێستا بەهۆی خۆپشاندانە ناڕەزاییە سەرتاسەریەکانی ئێرانەوە لایانی کەم 304 کەس کوژراون و لە نێواندا 41 منداڵ بە تەقەی هێزە ئەمنیەکان کوژراون. لە کۆی ئەو 41 منداڵە 9یان کچن. ئەو 41 منداڵە هەمان تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بووە. هاوکات کوشتنی زیاتری کچانی لاو لەلایەن هێزەکانی ئێرانەوە نیگرانێکی گەورەی بۆ ڕێکخراوەکانی مافەکانی ژنان لە ناوخۆ و دەرەوەی ئێراندا دروست کردووە. هێزەکانی ئێران خانمانی ئێرانیان کردوتە ئامانج بۆ ئەمە بەستە خانمە چالاکوانی مافەکانی ژنان بەیان زەندیمان لەگەڵدایە. بەیان خانم کاتت باش.
بان خانم زۆر سپاس. بان خانم دوا بە دوای کوشتنی ژینا ئەمینی شەپۆلی ناڕزایەکان لە شارەکانی کوردستانەوە نزیکەی سەر لەبەری ئێرانی گرتەوە دژی کۆماری ئیسلامی هاتنە سەر شەقامەکان و تا ئەم سەروەختە ئەو ناڕزایەتیانە هەروە بەردەوامە. بە بڕوای ئێوە بەشداری ژنان چەند گرنگ بوو؟ هەروە کازانن ئەمڕۆ 53 ڕۆژی تێپەڕ کرد لە ئاخێزی جەماوەری لە دژی کۆماری ئیسلامی. بڕوای من هاتنە سەر شەقامی ژنان ئەمڕۆ توانی دوای 43 ساڵ نابەرابەری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ژنان ئەمڕۆ ژنان توانیویان دوای 43 ساڵ دەنگیان بگاتەوە جیهان و هەروەها کە بینیمان لە کچی بان 10 ساڵەوە بیگرات تا ژنێکی بە ساڵاچوو کە بە ئەسا دەڕواتە ڕێگا شعاری مەرگ بۆ دیکتاتۆر و ژن ژیان ئازادی دەیژنەوە لە شەقامەکانی ئێراندا و ئەمە ئەگەڕێتەوە بۆ 43 ساڵ نابەرابەری کۆماری ئیسلامی کە بە ژنانی تەحمیل کردووە و هەروەها کە بینیمان دوای گیانبەختکردنی ژینای کوردستان ژنان لە شاری سەقز لەسەر گۆڕەکەی ژینا ڕوودەریەکانیان لابرد و بە حجابی زۆرە ملی نەیانود و مەرگ بۆ دیکتاتۆریان وتەوە و تا بە ئێستا ئەم ئاخێزە جەماوریە بە بەشداری بەرینێکی ژنان بەردەوامە و هەر بەردەوامیش دەبێت. بەڵێ باشە، دروشمی ژن ژیان ئازادی تەنها دروشمێکی ئاسایی نەبوو، تەواو پەیوەندێکی قوڵی هەبوو بە ئازادی و سەرکوتکاری و ئیرادە و ستەمکاری لە ئێراندا. ڕای تۆ چێ لەوارەوە؟ بە بڕوای من شعارێکە کە شعارێکە جیهانی بوەستە. ئێستا سێر بکە لە تواو 5 قارڕەکەی جیهان ئەم شعارە دەوترێتەوە و شعارێکە کە ئەتوانێ بوو بە نەمادێ بە بڕوای من. ئەم شعارە شعارێکە جیهانی و بوو بە سۆمبۆلێک بەڕوای من بۆ ژنانی جیهان. هەروە کە ئەزانن ئەم شعارە لە کوردستانە و سەردریا و هەروەها کە ئەزانی لە ئێرانە دەوترێتەوە و هەروەها کە باسم کرد ئێستا لە ئەوروپا ئەو شعارە بۆسە شعاری ڕۆژمەڕە لە ناو ناڕزایەتیەکانە لە دژی کۆماری ئیسلامی و لە دژی دیکتاتۆر. بەڵێ باشە، دوای من پەیامی ئێوە چێ بۆ خانمانی ڕۆژهەڵات و ئێران لەو سەروەختەدا کە خۆپیشاندانە ناڕزایەکان زیاتر تاو دەسەنێت و هێزەکانی حکومەتیش دڕندانەتر ڕوبەڕووی خەڵکی ناڕازی بوونەتەوە. بەڵێ بەداخەوە باستان لە سەرکوتەکانی کۆماری ئیسلامی کرد، بەداخەوە زۆر لە ژنان کوژراون، زۆر لە ژنان دەستگیر کراون و حتا کچی ژێر تەمەن 18 ساڵمان بەدەستیاری هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کوژراوە و دەستگیریش کراون. پەیامی من بۆ ژنانی کوردستان و ئێران ئەوەیە بەڕاستی ئەمڕۆ ئێمە ئەتوانین بە یەکگرتووی بە هاوپشتی یەکترین کۆتایی بێرین بە زەڵم و زۆر و ستەمێکە لە ئێران و لە کوردستانە حاکمە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیە کە 43 ساڵە ژنانی ئێران بەڕاستی لە دەست ئەم ڕژیمە نەگریسە و ئاسودگیان نەبووە و ڕۆژ بە ڕۆژ ستەمیان پێ تەحمیل ئەکرێت. بە بڕوای من ژنان ئەمڕۆ ئەتوانن نەخشێکی زۆر گرینگیان بێ لە ئێعترازات و لە خۆپیشاندانە، هەروەها کە لە دەستپێکی قسەکانم باسم کرد ئەمڕۆ بە بەشداری بەرینێکی ژنان توانویان دوای 43 ساڵ دەنگی خۆیان بە جیهانا بگێنن. بەڵێ باشە، پرسیاری کۆتاییم بە کورتی، کۆماری ئیسلامی ئێران بۆچی زیاتر خانمان دەکاتە ئامانج لە گرتن و لە کوشتن و لە ڕەفاندن و لە بریندارکردن؟ کۆماری ئیسلامی هەروواکە هەمومان ئەزانین سیستمێکی دژەژنە، سیستمێکە کە لە هەمیشە لە ئاخێزی ژنان ترساوە، بۆیە هەروواکە ئەزانین قوانینێکی هەستکە ژنان هەمیشە تحت ستەم قرار ئەگرن و هەمیشە ژنان بۆ حاشیە ڕاونراون، بۆیە ترسی هەت. ترسەکە ئەوەیە کە بینیمان هەمومان بە
مەرگی ژینان تووڕە بوون ژنان هاتنە سەر شەقام و جمهوری ئیسلامی هەر لەو ترسە ئەترسیا کە ساڵهای ساڵە کە بۆ شێوە خەریکە ژنان بە هەر نوعی کە بۆی بکرێ ستان بەسەر ژنانە تەحمیل ئەکا و ئەمە ئەگەڕێتەوە بۆ ترسێک وحشتێک کە جمهوری ئیسلامی ساڵهای ساڵە لە ژنانی هەیەی. بەڵێ زۆر سپاس بۆ کاتێک پێت بەخشین هەر بژین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ داوەتەکەتان هەر بژین. زۆر سپاس. ڕایدارن مەزنترین داڤرا ویلاتە ئەریزۆنا دەبێژن دەبێت دەنگدەر پاراستی بن و هەر دەنگێک دێوەرە هەژمارتن دیسانژی وان هژداریدا و بنگەهین دەنگدانێ دێ پاراستی بن و دێڕێ لە هەر ئاستەنگرتنەکێژی بگرن. پاڵ پێنزۆن بڕێڤبەرێ پۆلیسێن دەڤەرە ماری کوپا گۆتە دەستگەین ڕاگەاندنێ و ئەو دێ هەر دەنگێکی و هەر کەسێکی لە ناوەندێن دەنگدانێ بپارێزن وی هەر وەسا گوت هەر کەسێک توندوتی ژیانژی بکە دێوەرە بەرپرسیارکردن وەکە چاوە وان سۆزدایە ئەو دێکاری بکەن هەتاکو و جڤاکن دەڤەرێ پاراستی بن و دەنگدانەکە ئازاد وەرە ئەنجامدان وەکوونزانن نەها. لە سەرانسەری ئەمریکا دەنگدان تێکرنج بۆ هەڵبژاتنێن دەمێنی وێک و وێ دیار بکەکی دێ کۆنتترۆلا کۆنگریسی کۆمارییان دموکرات بکەن جارێکە دی ئەم ڤەگەڕین جەم هەفکاری خوا نەجی باڵای کو لە بەنگەهەکی دەڤەرە لۆرتنا ویلاتە ڤرجینیایە. نەجیب یعنی گەلک بەحسێ ئەولەهیە تێکردن هەندێک ویلاتە هەلبەت نە لە ڤرجینیا لێ لە جەمتە چاوایە ئەڤیەک ئادودواژی چما هەڵبژاتنێن ڤرجینیا گەلک دمیدیادا هاتن بەحسکردن. بلي دخيل الفيدري حتى نكا يعني طيبة فيرجينيا بحثا بيشيل كاريا نهات يكرن تاني وقت زاني كو وجي بحث كرن ولايات وكا أريزونا وجورجيا وويسكنسن هندك جلي هات نكرن بطيبة درباري وان دنجن كو بيش وقت داين وبوستي هنارتين هند فيزانين جوان دنگدان يعني بسوليا دنگدان كيمن جبروي كي نها شركي ياسايل ويدري هي كان اوان دنگا باش بيرن يانا هر وصل لاريزونا جي كسن بچك يعني چكدار چونا نزيكي سنترين دنگدان بونا ناوند دنگدان بونا ابجي گله كمازن و طرس دم جم دنگدرا پیدا كريا الفيدري الفيرجينيا وكما قلت كو الدنافرا يا ديمقراط وكوماريان دا هات يا دابش كرن يعني هنت هرم ديستريكت و ودنك لبيتدان اشكرانا ين كوماريانا وانجين ديمقراطانا جبروي كي دماكا مهاتي نوي سنتري ما تاندي يكوماريان ندي من ج ستاندي ديمقراطان برسي قوتيكو افدر صداقت يا ديمقراطانا وشبرز جريك درناكا يعني انا قشتي بله بالي ببوريا بالي داخل فرمو ديارة أفا سدامي هندي كو هندك ولايات نغان بحث كرن تشكو هر جهك هر دفرك جرنجيا خواهايا جمارة خواهايا اندامي خواهايا تشد كونغرس دات هر جهكي دابت اللي دماكو جداهي مظن بتنكو صداصت بزان كوماريان ديمقراطي فلان جهي لوي جهي تايبت سركفتني بينن قالك نائب عسكرن وكما قلت لي بنسلفانيا جورجيا اريزونا نيفادا او جهين هندي نكو نها بريكانيا قالك تندسر وان هي تشافرتي كرن رنجا هندك شوان ولايات انجام ايرو درنا كافن يعني ديارنا بنجبر يا تاغوتيكو بسولي دنگداني ين بشوخ جيهانا بله داخل خارج النجيل في دريج بركو سيناتور ناي هالبجارتن لفرجينيا تاني نوينرن كونغرسي وبين هالبجارتن جبروي كي او قاس بال لسر فرجينيا نينا جبركو دزاني كو تنافرا ديمقراطو كوماريان دا يك دنگ دو دنگن سينات جرينجن و بو نوينرانجي هالبتا بينج حتى شش دنگ هالبتا افصاله اللي فيها البجاتني دا هالبجاتنا سيناتوران لفرجينيا نايكرن جراك سباس نجيب الله راس خو بمربو جراك سباس امي انجامن هالبجاتنا وكو افرجاتن چاواتين كرن چاوهاتن كرن انجامن چابون تشدكو بگهلما ده برنامج صباحي اكو كونكشن دا واقدر بكنا تا وقتي هر شادو بختور بنو خدا حافظ هر شادو بختور